پرۆژەی کرافتێکێکە لەو پرۆژانەیە کە بە خۆشحاڵەوە تاوەکو ئێستا بەردەوامی هەیە. دیارم پرۆژە ماوەی چەند مانگێکە بەردەوامە و لایەن زۆر بەڕێز هونەرمەند نەرمین مستەفاوە کاری لەسەر کرا. دیارم پرۆژەیە خۆی زیاتر لە بڵین ئەو بابەتانەیە ئەبینەوە کە هەم بۆ ڕیسایکلین و هەم بۆ پاکراگرتنی ژینگە و جارێکی تریش ئەو کەسانەی کە سەرجانی پێشانگاکانە کرد بە شێوەیەکی گشتی خۆیان بەشێک بوون لە نێو پێشانگاکەیە و توانیویانە کە بەشدار بن. دیارە کەلوپەری فرێدراو لە پرۆژەکە بابەتە سەرەکیەکان بووە، بەڵام جێ ئەوەی کە ئەو کەسانی کە سەردانی پرۆژەکەشیان کردو خۆیان توانیویانە کەلوپەلەکان ڕێک بخەن و ئەو بابەتی تعبیر لە خۆیانەکە جارێکی تر کاری لەسەر بکەنەوە و بتوان لە نێو پرۆژەکە بەشدار بن. زۆر بە خۆشحاڵیەوە ئەم پرۆژەیە پێشتر لە نێو گەلەری ئازادشەوقیە بە ئەنجام گەیاندرا، بەڵام لە ئێستایان پرۆژە بەردەوامی هەیە و لە نێو زانکۆی سلێمانی لە بەشی هونەرە جوانەکان جارێکی تر تەواوی پرۆژەکە لەوێ کاری لەسەر ئەکرێت و ڕۆژانە ئەو کەسانی کە خوازیارن بڵین لە نێو پرۆژێکی ریسایکلین و هونەری شاجارێکی تر بەشدار ببنەوە ئەتوانن سەردانی پرۆژەکە بکەن و زۆر بە خۆشحاڵیەوە بتوانن جێپەنجەی خۆیان لە نێو ئەم پرۆژە هونەریە جوانەیە هەبێت. نەرمین مستەفا هونەرمەند و مامۆستای کۆلێژی هونەرە جوانەکانی زانکۆی سلێمانی ماوەی چەند مانگێکە سەرقاڵی پرۆژێکی هونەریە لە ژێرناوی كرافت کە ڕۆژی 4 حوتی 2021 دەستی پێکردو هەتا ئێستاش بەردەوامە. پرۆژەکەی مامۆستان نەرمین مستەفا بە کۆکردنەوەی ئەو کاڵا و شتومەکە بەکارهێنراوانە دەستی پێکرد کە ڕۆژانە خەڵک بەکاریانەیەن و فڕیانەیەن. بەشێک لەو ماتریالانە کە لە ناو گەلەری ئازادشەوقی لە کتێبخانەی گشتی سلێمانی کۆکرانەوە و دواتر لە وەرکشۆپێکدا بە سەرپەرشتی هونەرمەندی ناوبراو و لەلایەن سەردانیکەرانی وەرکشۆپەکەوە دەکرانە کتێب یان ئۆبجێکتێکی هاوشەوەی کتێب. ئەم پرۆژەی ئێستا لە کۆلێژی هونەرە جوانەکان دانراوەتەوە. نەرمین مستەفا لەسەر ئەرکی خۆی کۆی کارە هونەریە گەڵاڵەکراوەکانی چەند مانگی پێشووی گواستۆتەوە بۆ ناو تەلاری کۆلێج کە فەزایەکی هونەری تایبەت و سپەیسێکی گرنگی بەرهەمهێنانی هونەرە. ئامانج لەم سەر لە نوێ نمایشکردنەوەیش بەردەوامیدانە بۆ گفتوگویانی پەیوەندیان بە ژیانی کۆمەڵایەتی و بەکای هونەریشەوە هەیە. هەموو ڕۆژێک یەکشەممە هەتا پێنجشەممە لە کاتژمێرنەوەی سەرلەبەیانی تاوەکو یەکی پاشنیوەڕۆ دەرفەتی سەردانی و بینین و بەشداریکردن لەم پرۆژەیەدا هەیە.